سەدەیەک خەبات بۆ سەقامگیرکردنی ڕۆژی جیهانی کرێکار لە ئێران. نزیک 3 دێ پاش دیاریکردنی ڕۆژی ئەوەڵی مانگی مەی وەک ڕۆژی جیهانی کرێکار لە ئاستی جیهان، لە ئێرانیش لە ساڵی 1301 هەتاوی بەرابەر لەگەڵ 1922 زاینی کرێکاران بۆ یەکەم جار بەرەو پیری ڕۆژی ئەوەڵی مانگی مەی چوون و بە خۆپیشاندان ڕێپێوان و وتاربێژی ئەم ڕۆژەیان بەرزڕاگرت. یەکێتی کرێکارانی چاپخانەکانی تاران و یەکێتی گشتی کرێکارانی ناوەند لە ڕێکخستن و بەڕێوەبردنی ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی ڕۆڵێکی گرنگیان بوو، وا لە حاڵێکدا کە کرێکاران لەو ساڵانەدا دەبوایە 14 ساعەت لە ڕۆژدا کار بکەن، دروشمی سەرەکی کرێکاران لەم ڕۆژەدا 8 ساعات کار لە ڕۆژدا بوو. کرێکارانی ڕێکخراوی چاپخانەکان کە لە جەریانی خەبات و مانگرتنی خۆیاندا توانی بوویان 8 ساعات کار لە ڕۆژدا بەسەر خاوەن کاردا بسەپێنن، خوازیاری ئەوە بوون کە 8 ساعات کاری ڕۆژانە لە هەموو بەشە کرێکاریەکان بەکردەوە دەربێت. ئەم کرێکارانە لە هاوپشتی لەگەڵ کرێکارانی سەرتاسەری جیهان ڕۆژی ئەوەڵی مانگی مەیان تەعتیل کرد و ساڵی دواتریش لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەیدا لە ڕۆیشتن بۆ سەر کار خۆیان بوارد. لەو کاتەوە بەرەو ئەملا کرێکارانی ئێرانیش ئەوەڵی مانگی مەی ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار بە شێوەی جۆراوجۆر بەرزڕادەگرن. لە ماوەی هەموو ئەم ساڵانەدا کرێکاران چ لە سەردەمی دیکتاتۆری ڕەزاخان و محەممەد ڕەزا پەهلەوی و چ لە سەردەمی دەسەڵاتی کۆنەپەرستی ڕژیمی ئیسلامی بەپێی کەش و هەوای سیاسی و هاوسەنگی هێزی چینایەتی هەر کات توانیویانە ئەم ڕێوڕسمانەیان بە شێوەی شکۆدار بەڕێوە بردووە. بەڵام سەرمایەداران و کۆنەپەرستان لە ئێران هەروەک هاوتا دەرەکیەکانیان و بگرە لەوان خراپتر لە بەرامبەر هەوڵ و خەباتی کرێکاران بۆ دەربڕینی هاوپشتی نێونەتەوەی ڕۆژی ئەوەڵی مانگی مەی پەنایان بۆ سەرکوت و سەرنێزە بردووە و بە توندوتیژیەکی کەموێنە دەستیان داوەتە سەرکوت و وەحشیگەری دژ بە کرێکاران. لە مانگی خەزەڵوەری 1301 هەتاوی ڕۆژنامەی حەقیقەت ئۆرگانی سەرەکی یەکێتی کرێکارانی ناوەند بۆ دووهەمین جار داخرا و دوای ئەوە هەرگز بڵاو نەکرایەوە. زۆریەک لە کۆمونیستەکان و ئەندامانی یەکێتیە کرێکاریەکان دەست بەسەر کران و دوور خرانەوە و ئیمکانی چالاکی و بەڕێوەبردنی ڕێوڕسمی عەلەنی لە ناوچوو. سەرکوت و زەبروزەنگ بەڕادەیەک بوو کە تەنانەت یەکێتیە کرێکاریەکانیش ناچار بوون دانیشتنەکانی خۆیان بە شێوەی نەهێنی بەڕێوەبرن. لە ڕۆژی 11 گوڵانی ساڵی 1360 مەئمورانی شارەبانی هێرشیان کردە سەر چاپخانەکان و ڕاگەیاندراوەکانی پەیوەندیدار بە ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مەیان زەوت کرد. لەم هێرشەدا ژمارەیەکی دیکە لە ڕێبەرانی یەکێتیەکان دەست بەسەر و ڕەوانەی زیندان کران. سەرەڕای هەموو ئەوانە کرێکاران لە ساڵی 1370 هەتاویدا توانیان ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مەی ئەگەر چی نەهێنی بەڵام بە بەشداری سەدان کرێکار لە دەوروبەری تاران بەڕێوەبرن. لەو جێگەیەوە کە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی تەعتیلی ڕسمی نەبوو، کرێکاران بۆ بەڕێوەبردنی ئەم ڕێوڕسمە بە گشتی نزیکترین ڕۆژی هەینی بە ڕۆژی ئەوەڵی مانگی مەیان هەڵدەبژارد. لە ساڵی 1370 سەرەڕای کەش و هەوای زەبروزەنگ و سەرکوت ڕۆژی هەینی 3 مانگی مەی کرێکاران لە گروپی 3 تا 5 کەسی و بە شێوەی جیاجیا خۆیان گەیاندە باخێک لە دەرەوەی شار کە پێشتر دیاری کرابوو. لەو ڕێوڕسمەدا کە نزیک بە 800 کەس تێیدا بەشداریان کردبوو، وتەبێژانی ڕێوڕسمەکە سەبارەت بە بارودۆخی کرێکاران، پێویستی خەبات دژ بە کۆنەپەرستی، هاوپشتی نێونەتەوەیی کرێکاری و هاوشێوەکانی قسە و باسییان پێشکەش کرد و پاشان سرودی شۆڕشگێڕانە بەڕێوە چوو. هەر لە سەرەتای ئەم ڕێوڕسمەوە کە لە بەیانیەوە دەستی پێکرد ئاڵای سوور دەشەکایەوە. ساڵی دواتریش ڕێوڕسمێکی هاوشێوە بە بەشداری 2000 کرێکار بەڕێوە چوو کە ئەم جارەیان مەئمورانی شارەبانی و هێزە سەرکوتگەرەکان هێرشیان کردە سەر ڕێوڕسمەکە و نزیک 50 کرێکار لەوانە ڕێبەری یەکێتیەکانیان دەست بەسەر کرد و پاش ئەم ڕووداوە دەیان هەڵسوڕاوی کرێکاری بە ناچار خۆیان شاردەوە. ئەم بارودۆخە تا کۆتایی دەسەڵاتی پەهلەوی و تەنانەت دواتریش درێژەی بوو.
بەو مانایە کە کرێکاران لە نەبەردی دائیمی خۆیاندا لەگەڵ چینی سەرمایەدار بە پێی بارودۆخی سیاسی کۆمەڵگا ڕۆژی ئەوەڵی مانگی مەیان بە شێوەی ئاشکرا نیوە ئاشکرا و نەهێنی بەڕێوە بردبوو. شکۆدارترین و بێوێنەترین ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی لە ئێران پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی و لە ساڵی 1358دا بەڕێوە چوو. لەسەر داوای شۆڕای هاو ئاهەنگی بەڕێوەبردنی ئەوەڵی مانگی مەی لە تاران نزیک بە 500,000 کرێکار لەم ڕێوڕسم و خۆپیشاندانە بەرینەدا بەشداریان کرد. ڕیزی پتە و هەنگاوی قورس و قایمی کرێکاران دروشمی یەکگرتن کرێکار یەکگرتن وەک گەلێک دروشمی دیکە دژ بە چەوسانەوە و نظامی سەرمایەداری شەقامە سەرەکیەکانی تارانی خستە لەرزە و گشت سەرمایەداران و کۆنەپەرستانی تازە بەدەسەڵات گەیشتووی تۆقاند. زۆری نەخایاند کە ڕژیمی کۆماری ئیسلامی دەستیدایە کوشتار و سەرکوتی وەحشیانەی کرێکاران و کۆمونیستەکان و هێزە شۆڕشگێڕەکان. کۆمەڵێکی بەرینی لە کرێکارانی پێشڕە و وشیار لەسەر کار دەرکرد و ڕەوانەی زیندانی کردن. هێرشی کردە سەر شۆڕاکان و باقی ڕێکخراوە کرێکاریەکان و زەبر و زەنگێکی بێوێنەی بەسەر کۆمەڵگادا زاڵ کرد. ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ قەدەغەکردنی هەموو جۆرە کۆبوونەوەیەکی کرێکاری و سەرکوتی بەرینی کۆبوونەوە و ڕێوڕسمە سەربەخۆ کرێکاریەکان ڕێگەی بەدەست و پەیوەندیەکانی خۆی لە خانەی کاریگەردا تا ڕێوڕسمی فەرمایشی و کۆنتڕۆڵکراو بەڕێوە برن تا ئەوەڵەن وای نیشان بدەن کە لە کۆماری ئیسلامیدا بەڕێوەبردنی ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی ئازادە و دوو هەمن لەم ڕێگەیەوە هەم جێژن و ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی و هەم خواستی کرێکاران بەوەی کە ئەم ڕێکخراوە دژە کرێکاریە ئەنجامی دەدات سنووردار بکەن. بەڵام کرێکاران هیچ کات بە خانەی دژە کاریگەر و شۆڕای ئیسلامی ڕژیم متمانیان نەکرد و تەنانەت لە خراپترین بارودۆخی زەبر و زەنگ و سەرکوتدا بە شێوازی جۆرا و جۆر ڕێوڕسمی ڕۆژی کرێکاریان بەڕێوە بردووە. بزوتنەوەی کرێکاری بەرەبەرە لە ڕکودێک کە بەهۆی سەرکوتەکانی دەی 60 تێکەوت بوو هاتە دەرو لە نیوەی دووهەمی دەی هەفتا و بە تایبەت لە سەرەتاکانی دەی هەشتاوە پەرەسەندن و گەشەی بەرچاوی بەخۆیە و بینی. لە سەرەتاکانی دەی هەشتاوە بزوتنەوەی کرێکاری ئێران شایەدی شکڵگرتنی ڕێکخرا و گروپ و کومیتە جۆراوجۆرەکانە کە لە هاو ئاهەنگی لەگەڵ یەکتر هەموو ساڵێ بە شێوەیەک و لە شوێنێک دەست دەدەنا بەڕێوەبردنی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار. ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مەی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەساسەن بە هیممەتی هەر ئەم ڕێکخرا و گروپ و کومیتە جۆراوجۆرە کرێکاریانە ڕێکخراوە و بەڕێوە چووە. لە ساڵی 1367ەوە بەرەو ئەملا بەڕێوەچوونی ئەوەڵی مانگی مەی چووە قۆناغێکی نێوە وا کرێکارانی کوردستان سنەتە تازەکانی بەڕێوەبردنی ئەم ڕۆژە گرینگیان بە ناوی خۆیان تۆمار کرد کە لە دەرفەتێکی دیکەدا دەیدەینە بەرباس و لێکۆڵینەوە.